بەڵێ ئەستاوتان لێبێ ئەسڵاو لە تۆ لە بینەرانی NRT دیارە ماوەی کەمتر لە کاتژمێرێکە بەشێک لەلایەنە سیاسی کوردیەکانی پارێزگای کەرکووک لە کۆبوونەوەدا لە بارگای مەڵبەندێکی نیشتیمانی کوردستانیش مەبەستی کۆبوونەوەشیان بۆ چەند تەورێک دەگەڕێت لەوانە کەمی خزمەتگوزارێ یانی ماوەی چەند ساڵێکە بە دیاریکراوی لا گەڕەکە کوردنشینەکان کەمترین خزمەتگوزاریان بۆ کرا بە بەراورد بۆ گەڕەکانێکەوە عەرەب رەشید کامەش گلێ و گازدەیەکی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە بەژوای کرد کە یەکێک بلێ تۆرانی کە لایەنە بەشێک لایەنە سیاسیەکان کۆبوونەوەی لەسەر ئەنجام بدەن هەروەها هۆکاری تەوەرێکی دیکەشیان بۆ کۆبوونەوەکە بۆ ئەوە دەگرێتەوە کە گرانی نرخی مۆلیدە ئاهەلەکان لە پارێزگای کەرکووکدا کە کارەبای نیشتیمانی بە شێوەیەکی بەرچاو خراپبووە مەژوای کردووە کە نرخی مۆلیدە ئاهەلەکان مانگانە چووکە زۆر هەڵدەکرێنەوە دەکات کە نرخی مۆلیدە ئاهەلەکان زۆر بێت و نرخی ئەو مۆلیدە ئاهەلەکە کە زۆرە گرفت بۆ هاوڵاتیان دروست دەکات. هەروەها تەوەرێکی دیکەیان کەڵەکەبووی زبل و هۆڵ و خاشاکە لە پارێزگای کەرکووکدا کە ماوەی نزیکەی ساڵێکە لەسەر شەقامەکان زبل و خۆڵ و خەشاکێکی زۆر ڕۆژانە کەڵەکە دەبێت. هەروەها لە ماوەی پێشودا ئیداری پارێزگای کەرکووک یاخود شارەوانی کەرکووک بڵاوی کردەوەکەوە ڕۆژانە پێویستە 1400 تۆن زبل و خۆڵ و خاشاک لەسەر شەقامەکان پێویستە پاک بکەنەوە، بەڵام بەهۆی نەبوونی بودجەی پێویستەوە لە ئێستا دەتوانن نزیکەی 200 تەن زبل و خۆڵ و خاشاک پاک بکەنەوە کە لەمەش بەراورد بە 1400 تەنەکە گرفتێکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە. هەروەها ئەماژە ببوون کە پارێزگای کەرکووک تاکە پارێزگایە لە کۆی 15 پارێزگاکەی دیکەی عێراق کە بودجەی تەرخانکراوی پاکردنەوەی مانگانە لە بەغداوە ڕاستەخۆ پارەکەی بۆ دێت لە کاتێکدا لە پارێزگاکانی دیکەی عێراق مانگانە لەلایەن ئیدارەی شارەکەەوە بودجەی پاکردنەوەی مانگانە بۆ ئیدارەکە دیاری دەکرێت. بۆ ئەمەش گرفتی گەوری بۆیان دروست کە مانگانە وەک پێویست وەک ئیدارەی شارەکە باسیەکەن کە مانگانە لە بەغداوە بودجەکە وەک پێویست نایە و کامەش گرفتی گەوری بۆیان دروست کرد و زبل و خۆڵ و خاشاکێکی زۆر لە شەقامەکانی پارێزگای کەرکووکدا دروست بووە. و تەوەرێکی دیکەشیان ئەوەیە کە گۆ لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە بەردەوام پۆستە ئیدارەکان یاخود پۆستە ئەمنی و ئیدارەکان لە کورد دەسەندرێتەوە دەدرێت بە عەرەبی هاوردۆ یاخود عەرەبەکان یاخود بە تورکمانەکان. وەروەها دوا پۆستیش کە گەڕانکاری تێدا کراوە بەڕێوەبەری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لقی کەرکووک بووە کامەش دووبارە ناڕزایی زۆری بەشێک لایەنە سیاسیەکان دەربڕی. وەروەها ئەمە ئاماژە بۆ بکەم کە لە دوای 16 ئۆکتۆبەر و تاوەکو ئێستا زیاتر لە 130 پۆستی ئەمنی و ئیداری لە پارێزگاکەدا گۆڕدراون و لە جێگای ئەوان عەرەب و تورکمانەکان دانراوە. وەروەها تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکەشیان سەبارەت بەوەی دیاریکردنی ڕۆژێکە بۆ ئەنجامدانی خۆپیشاندانێکی بەرفراون لەسەر ئەو تۆرانی کە پێشتر باسم کرد بڕیارە بەشێک لایەنە سیاسیەکان کە حاڵی حەزر لە کۆبوونەوەدان ڕۆژێک دیاری بکەن بۆ ئەوەی کەوا خۆپیشاندانێکی بەرفراون لە کەرکووکدا دەست پێ بکەن و یاخود خۆپیشاندان ئەنجام بدەن. وەروەها ئەو لایەنە سیاسیانی کە بەشداریان کردووە جوڵانەوەی نوێی تیانەیە کە بە هۆکارەوەی کە بەشداری هیچ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان ناکات لە پارێزگای کەرکووکدا و پارتیش لە پارتی دیموکراتی کوردستانیش بەهۆی لێکەوتەکانی ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017ەوە کەرکووکی بەجێهێشت و هەروەها بە بیانی ئەو دۆخەی کە ئێستا لە کەرکووک دەگوزارێت دۆخەکە ئەسکەرتارێتە نەگەڕاوەتەوە شارەکە و بەشداری هیچ کۆبوونەوەیەکی لایەنە سیاسیەکانی نەکردووە. بەڵێ نوێژەکە هەنمە دیارە لە کەرکووکە جەم گەلێک سپاس